بەڵێ لەگەڵتان بەردەوام بین یەکەمین کۆمپانیا یان یەکەمین سنتەری تایبەت بە ڕیسایکلکردنی کاغەز لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانی کراوەتەوە کە تایبەتە بە کۆکردنەوەی پاشماوەی کاغەز لە نێو دام و دەستگا و شوێنە گشتیەکانە و ڕیسایکلکردنیان و دووبارە بەکارهێنانەوەی ئەم کاغەزانە و ئەکرێت بەم دەفتەر و نامە و هەر کۆمەڵێک بابەت کە لە کاغەز دروست دەکرێت ئەم شوێنە ناوی پەراڤە. پەراڤ هەر بە ناوی پەراوە نییە وا ناوەکەی هاتووە. جا بەسۆز محەممەد خاوەن کارمان لایە باسی کارەکەیمان بۆ کات. خاتو بەسۆ سلااو لێ بەخێر باسێکی ئەممان بۆ دروستکەی ئەمە چۆن ئەم بیرۆکەیەتان بۆ هاو. زۆر باشە. بەڕاستی ئەمە سەرەتا پەراف ریسایکل بۆ شێوازە بناسێنم کە یەکەم سنتەرە بە شێوەیەکی ڕسمی لە کوردستان کە کاغەز ریسایکل بکات و بەرهەمی کاغەز لەکوێ سنتەرەکەتان لە کارگەی جگەرەکەیە. باشە کارگەی کەلتور بە خۆشحاڵیەوە لەوەیە زۆر سپاسی ستافی بەڕێوبەری ئەوەیە یەکەم کە پرۆژەکەی منیان بە شایانی ئۆزانی کە لەوێ جێ بکەنەوە. لە ڕاستیە ئەم پرۆژەیە یەکەم جارە لە کوردستان بەو شێوازە ئیشی لەسەر بکرێ. خەڵک هەبووە ینی تەجروبەی شخصی خۆی هەبووە لەسەر ڕیسایکلکردنی کاغەز، بەڵام وەکۆی کە شوێنێکە بێت ئەوە بکات یەکەم جارە. باشە بە سۆزیان پێم بڵە بۆچی بیری لەوە کردەوە کە تۆ کارگەیەکی لەم شێوازە یاخود بیرۆکەیەکی لەم شێوازە ولا دروست بێت بۆ ئەوەی سوود لە کاغەز وەرگریت و بۆ دووبارە بەکارهێنانەوەی. بەڵێ ئەو پرسیارێکی زۆر جوانە. بەڕاستی لەبەرەوەی لە کوردستان تاوەکو ئێستا بەو شێوە دیجیتالیە پێش نەکەوتوین کە بتوانین ئێمە معاملاتەکانمان یانە ویشانەی کە لەسەر کاغەز بەڕێوەیە بین بیخێنە سەر ینی بە بارێکی دیجیتالی بەڕێوەی بەرین. وە لە هەمان کاتە ئەمە پەیوەندیدارە زۆر بەو بوارەی کە من لێوە ئەم خوێن کە هونەرە جوانەکان بوو. من تەلەبەی ئەوێم و ینی لە کۆلێژەکەی من زۆر ڕێژێکی زۆر کاغەز ڕۆژانە بە فیڕۆ ئەڕات و هاوڕەیەکیشم هەبوو ئەویش لە کۆلێژی ئەندازیاری بوو کە بە هەمان شێوە لە کۆلێژەکەی ئەویش ڕۆژانە ڕێژەیەکی زۆر کاغەز بە فیڕۆ ئەڕوا. ئێمە بیرمان لەوە کردەوە کە ڕیوزی کەین ینی دووبارە بەکاریان بێنینەوە کاغەزەکان بۆی ڕێگری بکەین لەوە بە جۆرێک. بەڵام دواتر تێگەیشتین کە تەنانەت بەکارهێنانەوەکەش کافی نییە بۆی پێویستە ڕێگەیەکی کەمان هەبێت. ئەویش ڕیسایکلکردنە کە نیمانە لە کوردستان بۆی ئێمە دەستمان کرد بەوەی کە ڕیسایکڵی بکەین و کاغەزێکی تازی پێ دروستکەین کە بەکار بێتەوە دیسان. باش کۆکردنەوەی ئەم وەرەقانە تۆ سوود لە کووە وەرەگرن ئێوە وەکو ئیشەکەی خۆتان تەنیا پەیمانگاکەی تۆ کۆلیژەکەی تۆ کۆلیژەکەی ئەو کافیە بۆ ئیشەکەی ئەوە. لە ڕاستیا بۆ سەرەتا ئەوە کافی بوو، بەڵام دوای ئەوە ئێمە پەیوەندیمان کرد بە قوتابخانەکانەوە بە بەشەکانی تری زانکۆوە و خەڵکیش ینی لە دام و دەستگاکانی تریش دام و دەستگا حکومەکان بەڵێ بیزەبت و لە ڕێکخراوەکانیش بە هەمان شێوە پاشماوە کاغەزەکانیانمان بۆ دانێن و خەڵکیش پەیوەندیەکات و ئێمە لە بەرامبەری ئەوەی کە ئەوان خۆیان کاغەزەکانیانە نێرن بۆ ئێمە ڕێژەیەک داشکاندرمان هەیە کاتێک بازاڕیەکەن لە ئێمە کە دیسان ئەوە یارمەتی دەرە بۆەوەی کە خەڵک هاان بات. کاغەزەکە چۆن بێت ئەوەی کە ئێوە سوودی لێوبینەوە؟ لە ڕاستیە ئێستا ئێمە کاغەزەی وەردەسی من وشەکانی تیا دەرکەوتەوە هەندێک لە وشەکان هەچانە دیزاینێکی جوانیەوە بە ئەم کاغەزە. بەڵێ ئەویان هەروەکو دیکۆڕوامان دروست کرد. لە ڕاستیە کاغەزەکان وا باشترە کە کەمتر ڕێژەیەکی نایلۆنی تیابێت. لەبەروی ئێشتا ئێمە ئامێری تایبەتمان نییە کە بتوانێت ئەوەی نایلۆنیشی تیا ڕسایکڵی بکات، بەڵام بەگشتی هەموو جۆرێکمان بۆیەت و ئێمە بە پێی جۆریەتی و ڕنگ جیانەکەینەوە ئەنج ڕسایکڵیانەکەین هەمویان تێکەڵ یەکتری ناکەین. باشە بۆچی ئەمان ڕەنگی قاوەی باوە ئەومان شینە ئەم پەیوەندی بە جۆری کاغەزەکەەوە هەیە چۆنە ئەمان؟ نابڕاستی پەیوەندی بە جۆری کاغەزەکەەوە نییە، تەنیا خۆمان حەزمان کرد چەند جۆریەتیەک ڕنگمان هەبێت و سپیشمان هەیە کە بەداخەوە ئێستا لێرە پێم نییە و ئەو پەراوی تریش دانراوە کۆمەڵێک ڕەنگی کەشیتە. بەڵێ خاتو بەسۆس ئێوە کاغەزەکانتان بۆیەت ئەمە ڕەنگی کاغەزەکانی تریشە باشێ و کاغەزەکانتان بۆیەت پێم بڵێ ئەوە چۆن جێ ئەەکەنەوە و دواتر چۆن ڕیسایکل یەکەن و دوای ئەوەش چۆن کاغەزی تری لێ بەرهەمای هێنەوە کۆمانی کە لە بەردەستی منە. زۆر باشە. من ئاماژەم بەوە کرد کە ئێمە دوو کەس بین سەرەتا، بەڵام ئێستا تەنیا خۆمم و تەنیا خۆم کار لەسەر ڕیسایکڵکردنی کاغەزەکەکەم لە
ئەی تازێت بەڕاستی بۆیە پرۆسەیەکی قورسە لە بەرۆی ئامێری زۆر باشمان نییە بۆی کە کاغەزەکانی پێڕسایکل چەندێکی پێچە پرۆسەکە لە ڕاستیە بۆ 150 پەراوی ئەیفۆر باشە نزیکی 2 سەعات و نیومان ئەوێت کات تا ببێ بە کاغەزێکی ئاوە بەڵێ ینی تا ببێ بە کاغەزێکی ئامادە بووی دیسانەوە بەکار بێتەوە 100% ئەو کە خەزانەوە سوودی لێبینن یان بەشێکی پاشان ئەبێتەوە پاشماوەویش لە ڕاستیە بەشێکی ئەبێتەوە بە پاشماوە ئەویش ئەو بەشانەیە کە بۆ نمونە تێپی پێوەیە یان جۆرێک لە چەسپی پێوەیە یاوەتا دەرزی پێوەیە کە ئەمانە ئێمە جیاکەینەوە نابێت تێکەڵی ڕسایکڵکردنەکە بێت پێنج و کاغەزە پاشماوەکان بەڵێ ئەمێنێتەوە لای زۆر کەم باشە بە سۆزیان بۆچی هەندێک لە کاغەزەکان زۆر تەنکە و هەندێکیشیان ئەستورە ئەمەیان بواە ئەوە بەپێی پێویستی ئێمە وای لەکەین ینی لە دەست خۆمانە کە ئایا کاغەزەکە ئەستور بێت ویان تەنک بێت هەندێک لە کاغەزەکان وا ئەخوازێ کە ئەستورتر بێت بە حکمەوەی کە ئێمە جۆرێکی کاغەزیشمان هەیە کە کانسنە و یەکەم جارە لە عێراقا بەردەست بێت زۆر بە خۆشحاڵیەوە ئەوواڵم کانسنێکە کە لە کاغەزی ڕسایکل کرا و دروستکراوە کە کوالیتەکەی زۆر باشە نزیکە لەو کوالیتی لە کوالیتی ئەو کانسنەی کە لە بازاڕە هەیە ینی کە ئیشی لەسەرەکەیت ئەوە هونەربەندەکان باشتر لەوە تێگەن و شێوەکارەکان کە ئیشی لەسەرەکەی ڕێک ئەو ڕەنگە ئەو هینەی ئەو ڕەنگەی کە لەسەری دانی هەمان ڕەنگت ئااتەوە کەمە دەستکەوتێکی زۆر گرنگە بۆ دەستە خۆش بێمان ڕەوەند جگە لەوانەش ئەمە زەرفی نامەشی پێ دروست کردوار بە کاغەزی کۆن زۆر جوانە دیزاینەکەی ئەوەی کە جیاوازە بەدڵنیایەوە تۆ ئەتەوێت بۆ منە چیتر دروست بکەیت چ پلانێکی ترێت هەیە لەم بوارەیە بۆ ئەوەی کە ئەم کارە و ئەم بیرۆکە جوانەی کە هەد بووە فراوانتری بکەیت زۆر سپاس لە ڕاستیە کۆمەڵێک پلانی زۆرم هەیە بۆی کە جێبەجێ بکەم بەڵام بەداخەوە هەندێک شت ڕێگرێ لە بەردەم ئەوە ئەویش بابەتی ئەوەیە کە لە کوردستان نەموادی کیمیایی نە ئامێر بەردەسە بۆ ئەو بوارە لە بروی نەکراوە هەتاوەکو ئێستا و ئەو شتانش کە ئێستا ئێمە هەمانە لە سنتەرەکەمان هەمووی خۆمان دروستمان کردووە تەنانەت ئەو جیهازانش کە دروستمان کردووە ئێمە بیرۆکەکەمان وەرگرتووە خەریتەکەیمان وەرگرتووە و لە لای وەستایەکی کورد دروستمان کردووە باشەکەواتە ئێوە ئامێرەکەتان لە دەرەوە نەهێناوە ئامێرەکەش لێرە دروستکراوە نەخێر ئەمان توانی ئامێرەکە بێنین لە دەرەوە بەڵام ئەومان بە باشزانی کە خۆمان ئامێرەکەش دروست بکەین و ئەو دەرفەتە بگەڕێنینەوە بۆ کەسێکی شارەزای کورد کە ئەتوانێت ئەوە بکات هەر بابەتێک تر سەرنجی ڕاکێشامەوەیش ئێستا خوێنمەوە لە سەر بەرگی دەفتەرەکان هەرێکیان و زانیاریەک لەسەر بابەتە کوردیەکان هەیە سا لەمایانە باسی مەشکە کراوە مەشکە ئامێرێکی کوردی کۆنە کە لە دار و پێستی ئاژەڵ دروست کراوە مەش بیرۆکێکی زۆر جوانە تۆزە باسیەوە شمان بۆ بکەم لە ڕاستیە ئەوەی کە زۆر گرنگە باسی بکەم ئەوەیە کە ئێمە بیرمان نەچێتەوە کولتوری کوردی پیشان بین لە ناو بەرهەمەکانمانە لە کاتێکە ئەم بەرهەمانە بە تەواوی خۆماڵیە لە هەمان کاتە ینی نیشانەیەکی ئەوەی پێوە بێت کە کولتوری کوردیش پیشان بات جا بۆ ئێمە لە دیزایانی بەرگی دەفتەرەکانە زیاتر ئەوە پیشانین بۆ نمونە دەفتەرێکمان بەرگەکەی بە ناونیشانی مەشکەوەیە و لە پشتەکەی بە کوردی و بە ئینگلیزی باسیێواکەین کە مەشکە چی بووە و چ جۆرە ئامێرێکە بۆچی بەکاریە و چۆن لەلایەن ژنە ئازاکانی کوردەوە بەکارهێنراوە کە زۆربەی ئەوانەی جیلی ئێستای خۆمان شارەزانین بۆ یاوەتە دەرباری تەشیە بە هەمان ئێستا لە وێنەکانە هەیە یەکێک لە دەفتەرەکان تەشیە مەشکەکەی تایە بەڵێ چیترتان هەیە تانە زانیاری لەسەر چیتر دابنێن لە ڕاستیان تەنها ئەو دوو بەرهەمەیە کە ئێستا بابەتە کوردیەکانی تیا نەخشەندراوە بەڵام پلانی زیاترمان هەیە بۆی کە ئەو شتانی کە لە ڕابردووە هەمان بۆ لە کولتوری کوردیا ئاشنای بکەین بەم جیلی تازەی ئێستا چونکە بەڕاستی بە قیمەتن و شایانی ئەوەن کە بیان ناسین بەڕاستیم بیرۆکەکەتم زۆر بەلاو جوانە دەستە خۆش بەرداوامین خات و بەسۆز ئێوە ئەوەندە لە خەمی ژینگیان ئەوەندە پرۆژەکەتان لە خەمی ژینگایە هاندانتان هەیە بۆ کەسانی کە کاغەزان بۆ هێنن کاغەزی پاشمەوەکو پاشماوەی کاغەزان بۆ هێنن لە سەدا دەداشکانەکەن بۆ کاڵەکانی ئێوە ئەگەر باسی کێوەمان بکەیت
داشکاندنەکە لە سەدا 10 بۆ 15 ئێمە ئەومان لێک دیاوەتەوە کە ئەو کەسەی کە پاشماوە کاغەزەکانیمان بۆ ئەنێرێت لەسەر حسابی خۆی ئەینێرێت ئەوە لە کۆڵی ئێمە کاتەوە کە بینێر بڕۆین بە دوایە و بهێنین و چونکە ئێمە لە ئێستا ناتوانین ئەوە بکەین یەکسەر یەکسانە بەو تێچووی کە ئەوان سەرفیەکەن و ئێمە لە کاتی بازاڕیکردنی ئەوان بۆ بەرهەمەکانی ئێمە ئەو داشکاندنیان پێشکەشەکەین کە بتوانن سوودی لێوەربگرن. کەسێک بینەری بەرنامەکەی پاشماوەی کاغەزی زۆری هەیە ڕۆژانە چۆن پەیوەندیکا بەیەوە؟ بەڕاستی لە ڕێی سوشیال میدیاوە یان لە ڕێی ژمارەکەمانەوە توانێت پەیوەندی بکات هەر پەراف ریسایکل لە فیسبوک و لە ئینستاگرامیش و ئەتوانن بۆ شێوازە پەیوەندی بکەن یاوەتا سەردانمان بکەن بۆ کارگەی کەلتور. باشە بە سۆزیان فیدباکی هاوڵاتیان چۆنە تا چەند ئەوەی تۆ درکت پێکرد بێ هاوڵاتیان حەز بەوە بکەن شتێک کە براندی کوردی بێ بە تایبەت دەفتەرێکە براندی دەستوپەنجەی گەنجانی کورد بێت ئەوان بەکاری بێننەوە. بەڕاستی زۆریان پێجوانە و زۆر بەلایەنەوە سەیرە لەبەروی ئەوە هەتا ئێستاش پرسیارە لەگەڵەوەی ئێمە سیمینارەکەین وەرکشۆپەکەین بۆی لایەنی ئاگایی خەڵک بەرز بکەینەوە لەسەر ڕیسایکڵکردن بەڵام هێشتا لەلایەن پرسیارە کە ئایا چۆن کاغەز ڕیسایکڵەکرێ و کاتێک کە بەرهەمێکی وا ئەبینن سەرنجڕاکێشە بەلایەنەوە حەزەکەن هەیان بێت یا بەکاری بێنن پێیان سەیرە ینی زۆر کات پرسیارەکەن ئەو چۆن دروستەکرێ چۆن بەکاری بێنی پرسیارە ئێمە وڵین وەڵامی و پرسیارە بینەوە گەرتۆ کاتتە بۆ ڕۆژێک کەر بە شێوازێکی ڕێکۆرد لەسەر ئەو بابەتەش بڕگێکی جوانەکەی پێشکەشی بینێرانیەکەین. تایبەتمەندی کاغەزەکانی ئەوە چییە؟ ئەوە پرسیارێکە زۆر پێم خۆشە کە کردت زۆر سپاس. تایبەتمەندی کاغەزەکان لە ڕاستیە ئەو کاغەزانە کوالیتیان زۆر باشە. من نامێ خۆم ئەوە بڵم بەڵام لە ژێر تاقیکردنەوە ئەومان بۆ دەرکەوتووە کە کاغەزەکان کاتێک کە بە جاف لە سەریە نووسی یا بە قەڵم ڕساس لە سەریە نووسی یا بە قەڵەمی ڕنگ لە سەریە نووسی هیچ کوالیتی نووسینەکە و ڕەنگەکە شتێک نایە و لە هەمان کاتێک کە وێنەشی لەسەرە کێشی کوالیتی ئەوە شتێک نایە. شتێکی کە زۆر گرنگە ئەمێ ئاماژەی پێ بەم کە بەڕاستی دەستکەوتێکی زۆر باشە بۆ کاغەزێک کە ڕیسایکڵ کراو بێ ئەویژەوەیە کاغەزەکان توانای ئەویان هەیە کە پرینتیان لەسەر بکرێ بە پرینتەر. زۆر باشە. بەڵێ باشە لە ڕووی قەبارەوە هەر ئەم قەبارەیە لە ئێستاە لە ئەیفریەوە هەمانە هەتاوەکو ئەی5 و بچووکتریش. زۆر باش باشە تایبەتمەندیەکەی وتە جیاوازێکی چێ لەگەڵ کاغەزێکی ترا من چۆن هانی من ئەیت ئەم کاغەزەی ئێوە بەکار بێنم کاغەزێکی تر بەکار نێنم. ئەوە زۆر جوانە ڕاستەکەی لەبەرەوەی ئێستا ئەو کاغەزەی کە نرخی هەرزانترە ئێمە ناتوانین ئەوە بخینە ڕیزی کاغەزەکەی کەوە بەداخەوە لەبەروی بەرهەمێنانمان جارێ بە بۆنەی ئەوەی کە ئامێرمان کەمە یان ئەوە تا خۆمان تیمەکەمان کەمە بەرهەمێنانمان کەمە بۆیە ڕێژەکەی دیاریکراو کردو و نرخەکەیشی بەرز کردوێتەوە بۆی ئێستا لە ڕووی نرخەوە ناتوانین بەراوردی بکەین بەو کاغەزەی کە لە بازاڕە هەیە. بەڵام لە کورسان ناتوانین زۆر هاوکارتان بێنێتەوە این پرۆگرامتان بکەین بەڵام وی کاغەستان بینێت چکە ئێمە کەمترین کاغەز بەکارهێنین بەڵێ شتێکی زۆر باشە ژینگە بیزنەکەی. من خۆشحاڵم بۆ بەڕاستی کە کەمترین کاغەز بەکارێنن بەڵام ویستم ئاماژە بۆ بەم کە ئەو کاغەزانەی کە لە لای ئێمەیە یەک شتێکە هەیە بیرم نەچێت حەزەکەم باسی بکەم ئێمە بەرهەمێکمان هەیە لە کوردستان نییە ئەویش کاغەزێکە کە تۆویتیایە یعنی ئەو کاغەزە پرینتیشی لەسرە کرێ و بەکاری ژەهێندرێ و کاتێک کە کاغەزەکە فڕێ ئەدرێ یان لە شوێنە ئەکەوێ ڕێژەی لە 100 پاشماوەکەی ینی لە هینە لە 100 لە 100 بێ پاشماوەیە کاغەزەکە ئەو کاتێک کە کاغەزەکە شیە بێتەوە تۆوەکەی ناوی گەشاکات. بەڵێ دەستە خۆش بێت هیوای سەرکەوتن و بەردەوامیتان بۆ خوازین. دەستە خۆش بێ بە سۆزیان کارێکی زۆر گرنگە بۆ ژینگە بۆ ژینگەی هەرێمی کوردستان بەڕاستی کارێکی پیرۆزە. دەستە خۆش بێ بە هیوای بەردەوامی ماندوو نەبی. دەستە خۆش بێ.